بەڕێوەبردنی سەزای ئەدام لە زیندانەکانیان بەرچاوی خەڵکەوە ڕاگەیاندراویان شاراوە تاک بە تاک یان بە کۆمەڵ هەروە درێژەی هەیە. ساڵی ڕابردوودا دەزگای قەزایی کۆماری ئیسلامی سەزای ئەدام بە بەرچاوی خەڵکەوە چەندین جار بەکردەوە دەرهێناوە کە منداڵان لە زۆمرەی تەماشاگەرانی ئەم دیمەنانە بوو. ئیجرای عەداڵەت و دابینکردنی ئەمنیەتی کۆمەڵایەتی دوو پاساون کە دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم بۆ دیفاع لە ئەدامەکان بەسەر زاریانەوە. لە بواری ئیجرای عەداڵەتدا لە ڕژێمێک کە خۆی سەرچاوی بەرینترین بێعەداڵەتی و پلاواردن و نایەکسانی کۆمەڵایەتی و چینیەتی لە کۆمەڵگادا لە ڕژێمێک کە کوشتنی هەزاران ئینسانی سیاسی نەیاری خۆی لە پەروەندەدا هەیە و ماشێنی کوشتار و سەرکوتی لە دژی خەڵکی عەداڵەتخواز و مافتەڵەب قەدڕانەوەستاوە چۆن دەکرێت قبول بکرێت کە بە ئەنگیزەی ئیجرای عەداڵەت دەستداتی ئیدامکردنی کەسەکان. ڕژیم دەیەوێت ئەفکاری گشتی بە بیستنی ئەم ئیدامانە عادە بدات و هەستیاری سەبارەت بەم وەحشیەگەری لە کۆمەڵگادا کەم بکاتەوە. لە ئاوا کەش و هەوایەکدا هەڵبەت دەتوانێت ئەدامی زیندانیان بە نیگەرانی کەمترەوە بەکردەوە دەبینێت. خەبات بۆ بەرگرتن لە ئیجرای ئەحکامی ئەدام، خەبات بۆ کۆتایی هێنان بە شانویەم ئینسان کوژێ بە بەرچاوی خەڵکەوە مەیدانێکی گرنگە لە خەباتی سیاسی کۆمەڵایەتی ئەم دەورەی لە ئێران.